بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. إنساني مسلمان كاتي نوێژ دەکا بە ئومێدی ڕەزامەندی خوای گەورە و سبحانه وتعالى وەرگرتنی پاداشتی قیامەتی نوێژەکەی دەکەن. خوای گەورە سبحانه وتعالى لە سەرەتای سوورەتی المؤمنوندا دەفەرمێ قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون. لكوتاي صفات أهل إيمان أفرمي أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون. كواتيك من صفات أهل إيمان كذبنا ميراد قري فردوس لقيامتها دشنا فردوس كبيغمبر صلى الله عليه وسلم دفرمي أجر داواي بهشتان كل داواي فردوس بكن برسترين وناوراستي بهشتا همو روبار وشو مكاني بهشت ليوس سر هالدينن ليه هالدقلن أفرمي أوانن كوا لنويجا خاشعن لنويجا خشوع يعني خشوع يكيك لأعمال قلب يعني يكيك لكردوكاني ضل خشوع بريتيا لم نواندني قردن كتشي وزليلي لبردم الله تعالى دا لنويجو لهمو كايكاني جيان دا كواتا بچي خشوع مان دستكيم بچي ايما ببين بكسانك كوا لنويجا خشوع مان هيم يكمين خال اوية كوا انسان بير كاتو بزانم یەکەمین شتێک لە قیامەتە کە خوای گەورە پرسیارت لێ دەکا محاسبە و لێپێچینەوەت لەسەر دەکا ئەوەی لە نێوان تۆ الله تعالى دایە بریتە لە نوێژ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ یەکەمین شتێ إن أول ما يحاسب به العبد يوم القيامة من عمله صلاته یەکەمین شتێک کە ئینسان لێپێچینەوە و لێپرسینەوەی لەگەڵا بکرێت لە کردەوەکانی بریتە لە نوێژ کاتە ئەگەر ئێمە بیرمان کردەوە یەکەمین شتێکەوە محاسبە دەکرین لەسەری لێپرسینەوەمان لێ دەکرێت لەسەری نوێژە ئەو جا خشوعمان لە نوێژەکە بۆ زیادە بێ چونکو لە درێژەی حەدیثەکە فەرمێم ئەگەر نوێژەکانی ڕێک و پێک بوون چاک و پاک بوون وەک ئەوە بوون ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەمری کردو ئەنجامی گەیاندووە ئەوە ئەم کەسە دەچێتە فردەوسەوە. دووەمین هۆکار وامان لێ بکا کەوا خشوعمان بۆ نوێژ زیاتر بێ ئەوەی ئێمە بە ئامادەییەوە بچین بۆ نوێژ. یەکێکیان پرسی کەوا پێش نوێژ خەریکی دەست نوێژ و خۆ ئامادەکردن بوو وتیان خۆ بانگ نەبووە تۆ بۆ خۆت ئامادەکەی وتی آخر بانگ هی بێ ئاگاکانە بە ئاگایان دێنێتەوە بۆ ئەوەی کەوا بێن بۆ نوێژ بەس من ئەمەوێت لەوان نەبم کاتێکێکتر لە هۆکارەکانی بەدەستهێنانی خشوع خۆ ئامادەکردنە بۆ نوێژ یعنی هەر لە سەرەتاوە خۆت بۆ نوێژ ئامادەکەی. یەکێکی تر لەوانە ئەوەیەکەوە لە نوێژە دائیمەن بیر لە مردن بکەیتەوە بیر بکەرەوە ئەمە کۆتا کاتی ژیانتە کۆتا ساتی ژیانتە ئیتر لێرەوە بەرەو قیامەت بەڕێ دەکەی پێچێ نوێژێکی تر نەکەی. ئەگەر ئێمە ئاوا بیرمان کردەوە خشوعمان لە نوێژەکانماندا زیاتر دەبێت. دوای ئەوە بزانی پاداشتی نوێژ یعنی یەکێکتر لە هۆکارەکانی خشوع ئەوەیە کەوا بزانی پاداشت وەرگرتنی نوێژ ئەوە نییە کە تۆ ئیتر نوێژە کرد تەواو هەموو حسابێکت بۆ بۆتە 100 بۆ بۆتە 1000 هیچی نەما نا پاداشتی نوێژ لەسەر چۆنیەتی نوێژەکەیە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ إن الرجل لينصرف وما كتب له إلا عشر صلاته کەسی وایە نوێژەکە یەک لە سەردەی نوێژەکەی بۆ نووسراوە ئێخۆ هەمومان یەک عەمەلیەکەین هەموماڵین الله ئەکبەر دەسەکەین بە نوێژ بۆ ڕکوع هەستانەوە سەجدە سەلامدانەوە عەمەلیەی نوێژ یەک نوێژە بەس بۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ إن الرجل لينصرف کەسی وایە کە لە نوێژەکەی بێتەوە السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله کە نوێژەکەی کۆتایی پیان ئەفەرمێت دەیەکی نوێژەکەی هەیە نۆیەکی هەشتێکی شەشتێکی تا ئەگاتەوەی کەوا هەموو نوێژەکەی بۆ نووسرێت دەی نووسینی نوێژ وەرگرتنی پاداش لەسەر ئەنجامدانەکە لەسەر ئەوە نیە عەمەلیەکە چۆنم چونکو هەموو ئەوانەی کەوا عەمەلیەی نوێژ ئەنجام دەدەن یەک شێوە ئەنجامی ئەدەن بەڵام پاداش وەرگرتنەکە لەسەر چییە؟ لەسەر ئەوەیە کەوا دڵت چەندە بەسراوە بە نوێژەکەەوە. یەکێکی تر کە زۆر زۆر گرنگە خشوع بە نوێژ برایانم خوشکان ئەزانی خشوع بۆ نوێژ وەکو چی وایە وەکو ڕۆح بۆ لاشە وایە لاشەیەک کەوا ڕۆحی تیابێ گیانی تیابێ خەڵک خۆشی دەوێ ڕێزی لێ دەگرێ باوکە گیانە دایکە گیانە ڕۆڵەی شیرینمە بەڵام کەمرد ئەو ساتەی کەمرد دەبێتە غەریب و نامۆ لەو ماڵە دەبێتە غەریب و نامۆ لەو شوێنە دەبێت یەکسەر ئادەی بیبن بۆ مزگەوت لەبەرەوەی خشوع بۆ نوێژ وەکو ڕوح بۆ لاشە وایە وەکو گیان بۆ جەستە وایە جەستە ئەگەر گیانی نەبێ هیچی نییە
بۆیە دەوێت بەڕاستی ئەمە ئاگامان لە نوێژەکانمان بێ بزانین نوێژەکانمان ڕوحی نوێژمان بریتێ لە خوشوع ئەگەر خوا نەخواسە خوشوع نەبوو لە نوێژەکە ئەوە ڕوحی تیان نەکەواتە هەر کات وا بیرمان کردەوە کە خوشوع بۆ نوێژ وەکو ڕوح بۆ لاشەوایە دڵنیا بەکەوا دەتوانین بە خوشوعەوە نوێژکەیت دەبینە ئەصحاب الفردەوس خوای گەورە خوشوع بە منی شێوەش بەخشێ نوێژەکانمان ببێتە مای سەربەرزی و سەرفرازی قیامەتمان لە قیامەتا بە نوێژەکانمان ڕوسول و سەربەرز بین وصلى الله وسلم على محمد وآله وصحبه